لە مانگی دوی ئەم ساڵەوە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا تا ئێستا بەردەوا من پێشبینی دەکرا لە سەرەتای ئەم شەڕەوە کە بە ماوەیەکی کەم رووسیا بتوانێت ئوکرانیا و ئەو شوێنانەی کە ئەوێت داگیری بکات بەهۆی ئەو هاوسەنگی هێزەی کە لە نێوان هەردوو وڵاتیە. بەڵام ئێستا ئوکرانیا دەڵێت کە لە بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵات رووسیا پاشەکشەی کردووە و ئەگەری دانوستانی نێوان سەرۆکی هەردوو وڵاتی شێ. زیاتر قسە دەکەم سەبارەت بە بارودۆخی ئوکرانیا و هێرشەکانی رووسیا بە تایبەتی بەڕێز میخائیل ئاندرینکۆ لە ڕۆژنامەنووس و شارەزای سیاسی لەگەڵم دەبێت لە بەڕێزیان زیاتر پرسیار دەکەم سەبارەت بەم بابەتە. ئەمەوێ بزانم کە بۆچوونی جەنابەت سەبارەت بە ئەو لێدوانەی بەرپرسانی ئوکرانیا کە ئاماژە بە پاشەکشەی هێزەکانی رووسیا لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا دەکەن چییە؟ ئەمە تەکتیکە یا رووسیا بە فەرمی پاشەکشەی کردووە؟ سپاسان دەکەم بۆ میێوانیاری من ڕەوشەکەی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی ئوکرانی هەیە ئەوەیە کە هێزەکانی ئۆکرانی بەسەرکەوتوی سەرکەوتون و هەروەها ڕووسیەکان کشاونەتەوە و ئەمر واقعە چیش تەکتیکێک لەلایەن هێزەکانی رووسیا نەکراوە بەڵکو ناچارکراون کە بکشێنەوە. ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە و هێزەکانی ئۆکرانیا پێشکەوتون بە شێوەیەکی سەرکەوتوانە و خۆگیرانە ڤاری لێزاروژلی فێڵێکی سەربازی کردووە. ئێمە بیرمان کردەوە کە هێرش دەکەن بۆ لای خێرسوون هێزەکانی ئۆکرانیا و رووسیا شێزێکی زۆری کۆ کرد بۆ تۆ، بەڵام جەنەرال زالۆژنی ئێمە هەمووانی سوپرایز کرد و هێرش کردی سەر ڕۆژهەڵات و رووسیاش ئامادە نەبوو. لەبەر ئەوە هێرشە سەرکەوتو بۆ هێزەکانی رووسیا کشاونەوە لەو ناوچانەی کە داگیریان کردبوون. بەڵێ باشە، پێتان وایە ئەم شەڕە تاکەی درێژە دەکێشێت؟ ئایا وڵاتانی جیهان نەکەوتونەتە ئامادەکاری بۆ ئەوەی بەهۆی ئەو قەیرانی وزە کە بەهۆی شەڕی رووسیا ئۆکرانیا دروست بووە کۆتایی بەم شەڕە بهێنرێت و نێوەندگیری نێوانم دوو وڵاتە بکەن؟ زۆر زەحمەتە کە بیر لەوە بکەینەوە کە دەزانین ئێمە دەترسین. خوشکم شەڕەکە بەوە بەستراوەتەوە کە ئۆکرانیا سەر دەکەوێت لەبەر هەندێک فاکتەر. یەکەمیانەوە هاوکاریە گەورانەی ڕۆژ ئاوان کە دەوڵەتە ئەوڕۆپیەکان و ئەمریکا پێشکەشی ئۆکرانیای دەکەن و هەروەها شێوازی پێشکەشکردنیمە هاوکاریانە. دووەمیان پوتین بابەتی غاز بەکاردێنی بۆ استفزازکردنی وڵاتان دەیەوێ غاز لەسەر ڕۆژئاوا ببڕێتەوە وەمانیش بۆ استفزاز دەبن. بەڵام ئەم جارە پێم وایە کە پۆتین سەرکردەیەکی تاوانبارە و پاشەکشە ناکە لەوەی کە دەیکا لە استفزازکردنی خەڵک. بابەتی غاز کاریگەری لەسەر شەڕ نابێ، هەموو خەڵک لەگەڵ ئۆکرانیا ڕاوەستاون و دەبێ سەر بکەوێ و ئێستا سەر دەکەوێت لەسەر رووسیا. هێزەکانی رووسیا ژمارەیەکی زۆری تاوانی جەنگیان کردووە. ئێستا خەڵک سەر و چاوی ڕاستەقینەی پۆتن دەبینی بۆی دەزان کە ئۆکرانیا لەسەر حەقە. باشە، 200 ڕۆژ بەسەر هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا و ئەم شەڕە بەردەوامە تێدەپەڕێت. پێتان وایە ئێستا چی هەنگاوێک دەتوانێت چه هەنگاوێک دەتوانێت بارودۆخی ئۆکرانیا بگۆڕێت؟ ئایا دانوستانی نێوان دوو سەرۆکی وڵات ئەتوانێت کێشەکانی ئەم دوو وڵاتە چارەسەر بکات یا ڕێگە چارەی دیپلۆماسی دیکە هەیە؟ ئایا پێت وایە سەرۆکی رووسیا و ئۆکرانیا؟ بەڵێ، ئەوەی کە وەزیری دەرەوەی رووسیا ئاماژەی پێ کردووە کە دەرگای دانوستانیان دانەخستووە بۆ گفتوگۆی ڕاستەوخۆی ئەو گفتوگۆیە دروست نابێ ئەگەر هێزەکانی رووسیا نەکشێنەوە لە ئۆکرانیا بە شێوەیەکی گشتی. رووسیا دەیەوێت کە گەمە بکە بە دەوری خۆی و بڵێ دەوڵەتێکی سەرکەوتوون، بەڵام ئەمەش ڕاست نییە. ئەوەی کە گرنگە رووسیا دەبێ بکشێتەوە لە ئۆکرانیا، دواتریان گفتوگۆ دەبێ لەسەر ئەوەی کە چۆن قەرەبووی ئۆکرانیا بکرێنەوە ئەمانە کێشەکانی دیکەن. بەڵام ئەوەی سکە سەرەکیە دەبێ رووسیا بکشێتەوە. ئەمە ڕوون و ئاشکرایە. ئۆکرانیا هیچ مەرجێکی نییە، تەنها ئەو مەرجە نەبێ کە رووسیا بکشێتەوە لە ئۆکرانیا. بارودۆخەکە زۆر خراپە
قەیرانی ئابووری دروست بووە بەڵام ڕۆژئاوا زۆر هاوکاری ئۆکرانیا دەکەوێت ئێمە سپاسی وڵاتانە دەکەین ڕەوشەکە باشتریش دەبێت کە شەڕ کۆتایی پێهات چونکە ئێمە پێمان وەیە کە دەوڵەتانی ئەوروپا وەبەرهێنان دەکەن چونکە ئۆکرانیا دوایەوەی کە سەر دەکەوێت لە سەر رووسیا ڕەوشەکە بە تەواوی دەگۆڕێ بەڵام مەرجێ کەم و کۆتایی ئەوەیە کە هێزەکانی رووسیا بە تەواوی لە ئۆکرانیا بکشێنە چونکەمە ئەو وڵاتیان داگیر کردووە و مافەکانی مرۆڤیان پێشێل کردووە و زۆر شتی دیکە شێ لە دژی رووسیا دەگوترێ بەڵام ئەمانە درۆن بۆیە دەتوانم بڵێم کە ڕەوشەکە باش دەبێت لە دوای شەڕ. بەڵێ بەڕێز میخائیل ئەلێندرینکۆ ڕۆژنامەنووس و شارەزای سیاسی سوپاس لە کیێڤەوە لەگەڵمان بووی.